سڵاوتان لێبێ بە هیوام تەندروست باش بن ئەزیزانی من خۆی گەورە ڕۆژ تاعاتی هەمولایەکمان قبول بکە ئینشاءالله خۆشحاڵم کە لە پرۆگرامیکی دیکەی خوانی نیگار دەبمە میوانی ماڵەکانتان لە پرۆگرامی ئەوڕۆمدا خواردنێک دروستەکەم لەگەر شیرینێک خواردنەکەم برنجی بە چەرەزە یاخود بە وردەکاریەکان وردکراوەکان یاخود ئەو شتانەی کە ناوچیان هەیە باشە لە بۆ ئەو خواردنم پێویستم بە برنج هەیە بێگومان زەیتیشم پێویستە ئەو هەروە جیزم هەیە باوی سپیکرایم هەیە بەبێ پەلک هەروە باوی سوورکراوەم هەیە فستقی دلکم هەیە و لێرەشەوە گازۆم هەیە هەروەها دارچین هێل و خێ لەگەر ئاویشم پێویستە خواردنەکی زۆر ئاسانە بەڵام زۆر بەتامە برنجەکە هەروەکو برنجی ئەتیادی بە داچاندن لێندرێ نایپارزنم هەموو ئەو بابەتان و کەرسانی کە لە پێشمە پێکەوە لە ناو زەیتێکی کەم سۆریەکەم و دوای ئەکەمە سەر برنجەکەی تقریبی وەچی بریانی وایە بەڵام بە چەرەزاتیە لە بۆ شیرینەکەشم کاستەر دروست دەکەم کاستەرێکی سادە بەس ئێرازێنمەوە بە کۆمەڵک شتی کە بەخۆم حەزم لێوی بزانم شتێک لە بەردەستمان هەبیتن لە بۆ کاستەرەکە پێویستم بە کاستەری حازر هەیە کاستەری قوتیە پۆدرەیە و هەروەها کەمەک شەکر لەگەر شیری سائلم پێویستە دەسەکەم بە خواردنەکەم وردەکاریانەکانم لەسەر تەڵاخەکەی تەواوکەم. خۆشەویستانی من تەخەیل ناکەن چ بۆن و بەرامەشی تایبەت لەو مەطبەخەی من هەیە بۆنی دارچین و بۆنی هێل ئەو ناوەی هەموو پڕ کردیە بە جددی بۆنێکی زۆر خۆشی هەیە ئەو خواردنە وەچی ئەیبینن کۆمەڵک چەرەزاتم تێدا بەکارهینا جگەلەوە شیرینیەکەم کاستەر بوو کەمەک نانی پاقلاوم سۆر کردە وردم کردە سەری لەگەر فستقی هاراو لە بۆ ڕازاندنەوەکەی و جگەلەوەش هیچ خواردنەکانی من بەبێ ترشیاتی زەیتونە نابیتن هەم ترشی سۆرم هەیە هەم زەیتونی بە پەنیرم هەیە کە بە پەنیر مەحشی کرایە بەجددی ترشیاتی زەیتونە زۆر ترشیاتەکانم تایبەتە جگەلەوەش برنجەکەم برنجی جیهان و زەیتەکەشم بە هەمان شێوە زەیتی جیهانە سپاس لە بۆ بەرهەمە تایبەتەکانی جیهان و سپاس لە بۆ ترشیاتی زەیتون هەروەها زۆر سپاس لە بۆ بازاری ناوەندی فەرمانبەران بۆ دابینکردنی پێداویستی ڕۆژانەی پرۆگرامەکەی من و هەروەها سپاس لە بۆ پیشانگای سمارت بۆ ئامێرە کارەباییەکان سپاس کە تا ئێستا بینێری پرۆگرامەکەم بوون تا ئێوارەیەکی دی و پرۆگرامێکی دی پێتان نەگەمەوە خواتان لەگەڵ